چنلەکە سابسکرایب بکەن زەنگوولەی تەنیشتێ دایگرن بۆ ئەوەی هەر کاتێ من ڤیدیۆ نوێ بڵاوەکەمەوە ئێوە ئاگادار ببنەوە. بە ناوی خوای گەورە و میهرەبان. سلااو لە ئەوڕیانی خۆشەویست سەنەوەمی وەکماین هاتمەوە خزمەت جەنابتان بۆ پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر لە زنجیرە ڤیدیۆیەکانی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت لە پێیجی فەیسبووکی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت، هەروەها لە چەنێلی یوتیوبی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت هاتمەوە خزمەت جەنابتان بۆ پێشکەشکردنی ئەم ڤیدیۆی. بەڕێزانی وەتوان لەو سایتەش بێ بەرامبەر ساتوشی بەدەستبێنین. بەشە گرنگەکانی ئەم سایتە پێێرن و دواتر ئەچین ئەمەنووسین لەم سایتە. ئەم سایتەش لە سێ بەشە ئەتوانێت لێرانە بیتکۆین بەدەستبێنین. کە بەشی یەکەم ئەچینە سەر لای چەپی سایتەکە، دەچینە سەر شۆرتکات لینک. کاتێکە کلیک لەسەر شۆرتکات لینکیەکەی لێرانە چەندین وێبسایتە دەبێت کە ئەتوانێت بە تەماشاکردنیان بیتکۆین بەدەستبێنین. بۆ نمونە لێرانە کاتێکە کلیک لەسەر کامپلیت لینکیەکەی لێەوە سەفحەیە لێرانە چرکە دێ سانیە دیت، لێرانە چاوەڕێکی تاکو تەواوە بیت. کاتێکە تەواو بوو لەسەر جێنێرات لینک کلیکەکەی، شو تایمەر کلیکەکەی، لێرانەش هەروەکو ببینن چرکە دێت لێگەڕین تاکو تەواوە بێ. بەڕێزان دیسا شو تایمەر سەفەکە قەپات ناکەی، هەرچەند شو تایمەر لێرانە بوو زیاتری کلیک لەسەرەکەی دواتر کانتینیو هەروەکو ببینن لێرانە دیسان ساتوشی زیاد بوو. دیسانەوە چینە سەرێکێکی تر ئەوە هەموو وێبسایتەکانە بەڕێزانم توانن لێرانە ساتوشی بەدەستبێنن. هەر کامپلیت لینکە کلیک لەسەرەکەی هەفت سایتت پیشانەدا. ئێستاوە 2 مایە هەتا ئەکواوە پڕادێ دەتوانیت دیسانەوەی کلیک لەسەر بکەیت و ساتوشی بەدەستبێنن. کابە گوتم کلیک لەسەرەکەی لێرانە چرکە دێ سانیە شمار دێ، چاوەڕێکەی تاکو سانیە شمارە تەواوە بێ. کاتێککە تەواو بوو لەسەر ئەو لینکە پەمەیە کلیکەکەی شو تایمەر هەروەکو ببینن لێرانە چرکە دێت سانیە شمار دێ، لێگەڕێت تاکو سانیانە تەواوە بێ. لێران لەسەر کانتینیو کلیکەکەی هەروەکو ببینن لێرانە دیسانەوە ساتوشی زیاد. بەڵێ بەڕێزانم هەروەکو گوتم لە هەر بەشیە هەفت سایتە. ئێستا دووم تەماشاکردی ئەمرا توانم پێنجێکی لێران تەماشا بکەم. لێرانەش 5 تاکو ئەو شریتەی پڕەبێ ئەتوانم دیسان لەسەر ئەو ئایکونە کلیک بکەم و ساتوشی بەدەستبێنم. ئەوانە هەموو سایتەکە ناتوانین ڕۆژانە تەماشام بکەیەوە بیتکۆین بەدەستبێنی. بەشی دووەم لەو سایتەی کە توانم ساتوشی بەدەستبێنم PTC Adsە. کاتێکە کلیک لەسەر PTC Adsەکەی لێرانە هەروەکو ببینن ڕێنمای چەند وێبسایتەکە بۆ ئەوەی لێرانەش ساتوشی بەدەستبێنین. بۆ نمونە لێرانە 40 چرکە 40 سانیە 26 ساتوشی و ئەوەندە بەدەستبێنی. لێرانە هەروەکو ببینن 40 چرکە 16 چرکە ئەوەندە ساتوشی 16. لێرانە 16 زۆرە وێبسایتەکان زۆرە. بۆ نمونە چین لەسەر 16 سانیەکی کلیکەکەین چرکە. کاتێکە کلیک لەسەر ئەو ئایکونە پەمەیە کرد یا سەفحەیە لێرانە هەروەکو ببینن دیسان چرکە دێ سانیە دێ چاوەڕێکەی تاکو تەواوە بێ. کاتێککە تەواو بوو لەسەر ڤیزیت وێبسایت کلیکەکەی لە بەڕێزانم کاتێککە کلیک کرد هەروەکو ببینن لەسەرەوە دیسانەوە چرکە دێ سانیە دێ چاوەڕێکەکان تاکو تەواوە بێ دەستە ڕاستی لێرانە. کاتێککە تەواو بوو لەسەر کانتینیو کلیکەکەی دواتر ئەو سایتەی قەپاتەکەی یەکجا سەفحەکە ڕیفرێشەکەین. باوچینە سەرێکی دی بەڕێزانم 16 چرکە
کلیکەکەی چاوەڕێکی تاکو ئەو چرکە تەواو بوو. کاتێک کە تەواو بوو لەسەر ڤیزیت وێبسایت کلیکەکەی لێرانە لەسەرەوە دەستە ڕاستی سایتەکە کە بە هەروەکو بینین چرکە بێ سانیا بێ چاوەڕێکم تاکو تەواو بێ. بەرزان کە تەواو بوو لەسەر کانتینیو کلیکەکەی دواتر ئەوەی لێرانە قاپاتەکە هەروەکو بینین لێرانە دیسان ساتوشی زیاد و هەموو سایتە عەدەتی ڕۆژانە توانی بێ لێرانە بەبێ بەرامبەر ساتوشی بەدەست بێنی. ئەوەش بەشی دوام ئەو بەشەش بەڕێزان هەروەکو بینن ئەتوانێت ڕۆژانە بێ لێرانە کلیک بکەی و ڕەنگەکەی تۆقە بێ کاتێکا تۆق بوو کلیک لەسەرەکەی و دیسان ساتوشی بەدەست بێنی. ڕۆژانە دەی ساردانی لێرانەکەی و لێرانەش ساتوشی بەدەستێنی لەو بەشەیە کاتێکە لێرانە تۆق بوو ئەتوانی ساتوشی لێرانە بەدەست بێنی. هەروەها بەشێکی تر هەیە لەسەرەوە هەروەکو بینن لێرانە بەڕێزانم بەدەستی چەپ سانیە شمار هاتیە هەر 40 دقەی یەک جابەی لێرانە کلیک بکەی و لێرانەش ساتوشی بەدەست بێنی. هەروەکو بینن بۆ من 20 دقەی ماوە چونکە من پێشتر ئەنجامم داوە واتە هەر 40 دقە جارێک ئەتوانێت بێ لێرانە ساتوشی بەدەست بێنی. بەڵێ بەڕێزانم ناوی ئەم سایتەش فاسێت کریپتۆوە هەروەکو لەسەرەوە بینن فاسێت کریپتۆ بۆ ناونووسین لەم سایتەی دواتر پێتان نەرێم کە چون ئەتوانن لێرانە ناونووسین بکەن بەڵام بابەشەکانی تر تەواو بکەین. هەروەکو گوتم لەو چوار بەشەیە ئەتوانن ساتوشی بەدەست بێنن لە بەشی PTC ئەدسا هەروەها ئەو ئایکۆنە پەمەیە و لە بەشی شۆرت لینک هەروەها لێرانەش چوار بەشن. ڕێزانم ئەو سایتە زۆر سایتێکی باشە کە گەشتی 1000 ساتوشی بە ئاسانی ئەتوانی پارەکەت ڕاکێشی یاخود هەتا کەمتر 200 ساتوشی ئەتوانی پارەکەت ڕاکێشی. بۆ ڕاکێشانی پارە لەو هەموو سایتانە کە من بۆ ئێوە بڵاوکەمەوە ئینشەڵا ڤیدیۆیەک بڵاوکەمەوە کە من لە هەموو سایتەکان پارەی ڕاکێشن یاخود ساتوشیەکان ڕاکێشن. بەڵێ بەڕێزانم ئەو چوار بەشە وەکو گوتم ڕۆژانە دەی لێرانە ساتوشی بەدەستێنی هەروەکو لە ناو ڤیدیۆکەم باس کرد. و بەشێکی تری گرینگەوەیە بەڕێزانم هەروەکو ئاگادارن لە بەشی ڕێفرانس لێرانە ڕێفرال ئەتوانی لێرانەش لە بەشی ڕێفرالە پارەی بەدەستێنی کاتێککە ئەتو ئەو لینکەی هەروەکو بینە ئەو لینکەی کۆپیەکەی و لێرانە ئەدەی بە خەڵکانێک بە دووستان ئاشناتان و خزم و کەستان و ئەوەی بین لەسەر لینکی تو کلیک بکەن و باشاری لەو سایتە بکەن. کاتێککە کلیک لەسەر لینکی تو ئەکەن و باشاری لەو سایتە یەکەن ئەو سایتە دێ 20% پاداشتە دەدێن واتە لە ساتوشی ئەو کەسەی کەم ناکە بەڵام چونکە کەسەکان دینیانەوە سایتی واتە هەر چەند نەفەری زیاتر بینیانەوە ئەو سایتەی و لەسەر لینکی تو کلیک بکەن و بێن لەو سایتەی باشاری بکەن ئەو سایتە زیاتر پارەتە دەدێن. ئەلی بەڕێزانم بەشە گرنگەکانم پێی وتن بەشی ویدراویش هەروەکو ئاگادارن ئەتوان لە بەشی ویدرا ساتوشیەکانتان بێخنە ناو جانتەی پارەتان چەندین ئەرزی دیجیتال هەیە بەڕێزان هەروەکو بینن بیتکۆینیش هەیە ئەتوانین بە بیتکۆینیش کاتێککە لەسەر ویدرا و کلیکەکەی لێرانە ئادرسی بیتکۆینتە دەیە بڕی ساتوشیەکانە نووسی لێرانەش یەکسەرەچتە ناو جانتەی پارەی تۆ. ئەم سایتە پیشگیری لە چەندین ئەرزی دیجیتالەکە ئەتوانی بە هەر ئەرزی دیجیتالێک دەتەوێت کاتێککە لێرانە ساتوشی بەدەستێنی ئەتوانی بە هەر ئەرزی دیجیتالێک کە دەتەوێت ئەتوانی ئەو ساتوشیانە هەڵگیری و بخیە ناو جانتەی پارەی خۆت جانتەی بلاکچین. بەڕێزانم بەشە گرنگەکانی ئەو سایتان پێوتن دواترەچینە سەر ناونووسین ئەم سایتەی. بەڵێ هەوڕانبوو ناونووسین لەم سایتەی بە لینکێکم نەژێرم ڤیدیۆیدانەوە لینکی خۆمە کاتێککە ئێوە کلیک لەسەر لینکێکی ئەەکەن دێنەوە سەفحەیە
لە بەشی یەکەمە ناوی بخۆدانێ ناوی چمەژورەوە لەم سایتەی ئیمەیلێک واتە جیمەیلی خۆت بێ جیمەیلێکدانەی لێرانە پاسوێردێک واتە ژمارەیەکی نهێنی دووبارە هەمان ژمارەی نهێنی دواتە ڕجێستێرەکە لێران هەروەکوای بینە لەسەر ئایکۆنێک کلیکەکەن لێرانە جیمەیلەکەت لەگەڵ پاسوێردەکەت دانێ ژمارە نهێنیەکەت دواتە لاگینەکە لێرە داشبۆردی خۆتە داشبۆردی سایتەکەیە هەروەکو لە ناویدەکە بیداتێن باس کرد لەو چار بەشە توانن ساتوشی بەدەست بێنن هیوادارم ئێوە زیاترین سوود بکەن ڕۆژانە لە ماڵەوە نیەتی من تەنها ئەوەیە کە ئێوە سوود بکەن بەبێ ئەوەی هیچ پارەیەک بدەن و بێ بەرامبەر لەو سایتانە ڕۆژانە پارێکی زۆر باش بەدەست بێنن من زۆر سوپاسانەکەم کە پشگیریتان کردینە لە چەنێلی یوتیوب ئەگە ئێوە پشگیری لەم بکەن من ئەتوانم لە داهاتوودا سایتی زۆر باش کە زۆر لەوانە باشتر ئەتوانم پارەی باشتر بەدەست بێنم زۆر سوپاسانەکەم کە تاکو ئێستا بینەری ئەم ڤیدیۆیی بوون دوو ڕۆژارێک ئەتوانم بێن و سایتەکان ببینن باشیاڵی لەو سایتانە بکەن تا ڤیدیۆیەکی تر و پێرکاریەکی تر و سایتێکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ